پارتیمان وەکو هەر پارتیەکی سیاسی دیکە لەسەر واقعی مووسڵ و ئەرزی مووسڵ هەیە و هەبووینە و هەردەم مووسڵ گرنگ بووە بۆ پارتی زۆر لە سەرکردەکانی پارتی خەلکی مووسڵن پەروەردەی مووسڵن لە مەدرسەکانی مووسڵ دەرچوونە هەڵبژارنەکان بۆ ئێمە لە مووسڵ گرنگە چونکە جەماوەرێکی زۆرمان لە مووسڵ هەیە و کورسی زۆرمانیش لە مووسڵ هەیە بۆ نمونە ئێستاکە لە پەرلەمانی عێراق نۆ پەرلەمەنتاری ئێمە هی پارێزگای نەینەوەن و ئێمە نامانەوێت ئەو پێگەیە لە دەست بدەین و ئێمە دەمانەوێت هەردەم بەرەو پێش بچین نەک بەرەو کەمبوون. چاوەڕێ دەکەن دەنگەکانتان زیاتر بکات لە مووسڵ؟ بەڵێ چاوەڕێ دەکەین دەنگەکانمان زیاتر دەکا و ئینشاءالله ئەمجارە دەبینە حزبی مەلیۆنی لە عێراق ئینشاءالله. پێشوازی ئەو خەڵکە چۆن دەبینی لە لیستی؟ زۆر باش دەبینم لە هەموو جەیەک دەچین خەڵکێکی زۆر کۆ دەبێتەوە و هیمەتێکی باش هەیە و ئەستیعدادێکی باشیان هەیە و ئینشاءالله لە 11 دەیان بینین چۆن دەنگەکانیان بۆ ئەو لیستە دەدەن.